بەداخەوە یەکێک لەو خراپیانەی کە ڕوبەڕوو بووی ژنانی پارێزگای هەڵەبجە ئەبێتەوە ئەوەیە کە ناوێک ڕۆشتووە کە ژنانی هەڵەبجە هەمیشە لە پێشەوەن، هەمیشە خاوەنکار و پرۆژەی خۆیانن، هەمیشە گەیشتون بەو پێگانەی ئەیانەوە. بەڵام ئەگەر بیت سێری واقعەکە بکەی تەنها کۆمەڵێکی بچووک لە ژنانی ناو هەڵەبجە ئەو کارە ئەکەن و بەردەوامن. ئایا ئەوەش ئەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ناویان دەرکردو و مەجبورن هەر بەو شێوەیە بەردەوامن بەبێ ئەوەی هیچ گۆڕانێک بکەن. نمونی زۆرمان هەیە لە ناو هەڵەبجەیە کە لەوەتەی هەیە لە شوێنێکە گەمارۆ دراوە دوای ئەوە مەجای چوونە دەرەوەی نییە لەو شوێنە. ئەبێ ئێمە بگەڕێنەوە بۆ هۆکارەکانی کە چی وای کردووە لە ژنان لە ناو پارێزگای هەڵەبجەیە کە تەنها لە چەند شوێنێکی بچووکە خۆیان بینەوە نتوانن هەنگاو بنێن بۆ دەرەوە. من یەکێک لەو هۆکارانەی ئەگەڕێنەوە کە لە ناو پارێزگای هەڵەبجەیە ئیشکردن بۆ ژنان ڕاستە هەیە، بەڵام هەموو کەس ناتوانێت خۆی لێەوە. ئایا بەپێی حکمی ئەو عادەت و تەقالیدانەی کە هەمانە یاخود بەپێی ئەو ناوانەیە کە ڕۆشتۆ تۆ ناتوانانی ئەوە بکەی ئەو ئیشە بۆ تۆ ناکرێت. بەداخەوە هەتا ئێستش ئێمە ئەو مۆرکە عەشاریە لەسەر هەڵەبجە هەر ماوە، بمانەوێت و نەمانەوێت ئەوەمان هەر هەیە و هەر تیامانە بەدی ئەکرێم. ئێستا لە ناو هەڵەبجە چەند ژنێکمان هەیە کە خاوەنکاری خۆیانن، ئەوانیش ڕۆژانە ڕوبەڕووی هەزاران کێشە ئەبنەوە بەوەی کە ناتوانن ئەو ئیشە بکەن یاخود داوا ئەکرێت کە بەردەوام نەبن. هۆکاری بەردەوام نەبوونە کەشی ئەوەش ئەگەڕێتەوە بۆ کۆمەڵگا کە دایم لە باتەوەی کە هانی با هەڵ ئەیات ئەوەشی کە هەیەی کپی کاتەوە. ژنانی ناو ڕێکخراوەکان ئێمە وەک ئەو ژنانی کە ناو ڕێکخراوەکانە ئیشەکەین ڕۆژانە تووشی هەزارەهات تانە و تەشە ئەبینەوە کە تۆ بۆچی لێرە بەردەوامەبی و چالاکیەکانە بەکەڵک نایە. بەداخەوە ئێستا کە تەنانەت باسی ڕێکخراوی ژنان ئەکەین لە ناو هەڵەبجەیە بۆ بە عیبەیەک وای لە هاتو ئەو ژنانەشی کە پێشتر لە ناو ڕێکخراوەکانە کاریانە کرد ئێستا بیر لەوە بکەنەوە پاشەکشە بکەن بۆ لەبەرەوەی سێرەکەی چەند کەسانێک هەوڵی ئەوایەن توانای ژنان کەم بکەنەوە لە ناو هەڵەبجەیە. بەداخەوە ڕۆژ بە ڕۆژ ئەو ژنانی کە کار ئەکەن ئەو ژنانی کە حەزیان لێ بچنە دەرەوە کار بکەن کاری سەر بەخۆیان بمێنێتەوە لە ئێستای ئەگەر بەراورد بکەی بە ساڵانی داهاتوو سێرەکەی ڕوبەڕووی کەمبوونەوە ئەبنەوە. ئێمەش ئەبێ ئەو هۆکارانە من حەزەکەم ینی بە دوواداچوونێکی جددی لەسەر بکرێت تۆ بزانی هۆکارەکەی بۆچی ئەگەڕێتەوە ئایا تەنها قسەیە یاخود ئەوەیە چەند لایەنێک ئەو بژنان بۆ بەرژەوەندی خۆیان بەکارەهێنن یان ئەوە تا لە مەسلەحەتیانایە تەنها ناوی هەڵەبجە بەوە بڕواکە تونند و تیژیتیانە بەرامبەر بە ژنی زۆرتیایە لە پێکەکانە کارەکەن لە ناو ڕێکخراوەکانە خاوەنکاری خۆیانن کە لە ڕاستیە ئەگەر بێت و لێ کۆڵینەوە بکەی هیچی ئاوانیە. تۆ ئەبێ بەدوای ئەو هۆکارانە ئێمە هەمومان هەوڵ بۆ ئەوە بین بزانین ئەو هۆکارانە بۆچی وای لێ هاتووە. بەداخەوە یەکێکی کە لەو کێشانەی کە هەیە ئەو ژنانن کە لە پێگە سیاسیەکانە ئیشەکەن. لە ناو پارێزگای هەڵەبجە چەند ژنێکمان هەیە کە لە چەند پێگەیەکی سیاسیە ئیشەکە بەوەش واز ناهێنن لە باتی ئەوەی هان بدرێن چ لەلایەن لایەنەکەی خۆیەوە بێ من ئەوەش ئەڵێم چ لای بڵێن حیزبەکەی خۆیەوە بێ لایەنە سیاسیەکەی خۆیەوە بێت تەنانەت لە دەریشەوە کە ئەڵێ فڵانەژن لە ناو پێگەیەکی سیاسیا کارەکەی سەرەکەی یەکسەر ڕوبەڕووی هەزارەها تەشە قسە ئەبێتەوە ڕوبەڕووی هەزارەها شێوازی تونند و تیژی زارێکی ئەبێتەوە کەوای لێکە ئەگەر من وەکو سوزان بیر بکەمەوە بچمە پێگەیەکی سیاسیش پاشەکشە بکەم لەناو لەبەروێ لەناو پارێزگای هەڵەبجەیە قبوڵ نەکراوە. من ئەوە گەڕێنمەوە ینی مەسەڵەن ئەوە شێوازێکی تونند و تیژیە کە بەرامبەر بە ژنانەکرێتەوە لەبەروی کپکردنەوەی دەنگی ژنانە. بەداخەوە ئێستا لەناو هەڵەبجەیە ئەوە شتێکی زۆر شایع و زۆریش بڵاوە. جا ئەبێ هەموو لایەنەکان لە میدیاوە لایەنە سیاسیەکان ڕێکخراوەیەکان ڕۆشنبیرەکان هەموو کار بکەن بۆ ئەوەی کە ئەو دەنگە کەمی ژنان لە ناو هەڵەبجەیە ماوە هەوڵ بن کە ئەوەش لە ناو نەچێت لەبەرەوەی ئەگەر بە هەمان ڕەوتی ئێستا بڕۆین بە ئەگەرێکی زۆرەوە لەوە چە تەنها 3-4 ساڵێکی کە چەند ژنێک بینی لە ناو هەڵەبجەیە کارەکات و ئەوانی کە هەمووی لە ناو چوون. ئەگەر ئێمە بەراوردێک بکەین لە نێوان کارکردنی ژنان لە پارێزگای هەڵەبجە بە بەراورد بە کارکردنی ژنان لە پارێزگاکانی تری کوردستان ئەتوانین بڵێن ڕێژەیەکی زۆر کەم لە ژنان کار ئەکەن. هۆکارەکانیشی ئەکرێت هۆکاری جیاواز بێت چەند هۆکارێکی جیاواز من
یەکێک لەوانە پشتگوێخستنی پارێزگای هەڵەبجە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کە بەداخەوە تاوکو ئێستا حکوومەتی هەرێم پلانێکی وای نەبووە بۆ بەرەو پێشبردننی پارێزگای هەڵەبجە و ئەمەش بۆ بە هۆکاری ئەوەی کە دەرفەتی کارکردن لە پارێزگاکەیە کەم بێت و ژنانیش بێبەژنین لەم کەمی دەرفەتەکە بۆیان بڕخستە لە دەرەوە ئیش بکەن. و بەدەر لەوەش کەرتی تایبەت لە پارێزگای هەڵەبجەیە زۆر لاوازە کە ئەمەش هۆکارێکی ترە بۆ ئەوەی کە ژنان بە ڕێژەیەکی بەرچاو کار نەکەن لە دەرەوە و زیاتر ئەوەی ئەبینرێت و ئەو هەلیکارانی کە هەیە زیاتر بۆ پیاوان گونجاوتر بێت بەپێی ئەو کلتور و دابوونەریتەی کە ئێمە هەمانە بێگومان هەنێک کار هەیە کە ژنان ناتوانن بەشدار بن تێیدا و بتوانن کار بکەن لەو بارانەیە. بەدەر لەوە هۆکاری تر ئەوەیە کە لە پارێزگای هەڵەبجە بە بەراورد بە پارێزگاکانی تر دیسان ڕێکخراوەکان بە ڕێژەیەکی کەمتر پڕۆژەیان هەیە لەبەرەوەی هەتاوەکو ئێستا لەلایەن ڕێکخراوە نێودەوڵەتی و لۆکەڵەکانەوە هەڵەبجە وەکو پارێزگایەک مامەڵەی لەگەڵا ناکرێت کە ئەمەش دیسان هۆکارە بۆ ئەوەی ژن کەمترین فرسەتی کارکردنی هەبێت لەبەر ئەوە ژنان بەداخەوە دەرفەتێکی وان بۆ نەڕەخساوە کە بتوانن بە پێی پێویست و بە ڕێژێکی بەرچاو خۆیان بەرەو پێش برن لە بوارەکانی خۆیاندا. ئەگەر ئێمە سەرنجێک بین لە ڕێژەی ئەو ژنانەی کە لە دام و دەستگا حکوومیەکانە کار ئەکەن و لە پلە پۆستی شوێنی بڕیاردانە کار ئەکەن بێگومان ئێمە ئەگەینە ئەو نەتیجەیە کە ڕێژەی ژن دیسان هەرکەمە لەبەر ئەوەی کە بەداخەوە حیزبە سیاسیەکان کەمتر متمانە بە ژن ئەکەن بۆ ئەوی زیاتر بێتە پێشەوە و بتوانێت خزمەت بکات لە جوگەی بڕیاردانە بتوانێت کار بکات لەبەر ئەوە دیسان ئەمەش بە کەم و کورتی لایەنە حیزبیەکانی ئەبینم کە بەداخەوە کەمترین دەرفەت و کەمترین متمانە بە ژن ئەکرێت